ڕۆژ لە دوای ڕۆژ ئامارەکانی سووتان یان خۆسووتاندنی ئافرەتان و ژنان لە دەڤەری سۆران ڕوو لە زیادبوونە و لە حاڵەتەوە بۆتە دیاردا. بە جۆرێک تەنها لە 4 ڕۆژی ڕابردوودا 2 ئافرەت بەهۆی سووتانەوە گیانیان لەدەستداوە. سەرەڕای فراوانی دەڤەری سۆران کە 4 قەزا لە خۆ دەگرێ، بەڵام تا ئێستا نەتوانراوە لە نەخۆشخانەکانی دەڤەرەکە بەشێکی تایبەت بە سووتان بکرێتەوە بۆ چارەسەری حاڵەتە مەترسیدارەکانی سووتان. بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی لە سۆران دەڵێت بەشەکە زۆر پێویستە، بەڵام قەیرانی دارایی هۆکاری دابین نەبوونیەتی. چارەسەری سەرەتاییان بۆ کراوە تەفریاگوزاری سەرەتایی و ڕەوانەی نەخۆشخانەی ئەمەرجەنسی هەولێرکراون بۆ وەرگرتنی چارەسەری زیاتر لە بەشتان دەوێت. بەشەکە زۆر پێویستە و پێویستی و هەر هەشەوەکو پێکاتە لە ناو بینایی نەخۆشخانەکان، بەڵام بەهۆی ئەو گرفت و قەیرانی ڕووی لە هەرێم کرد کە دامەزراندن وەستا ئەمەش بەهۆ گرفتی ئەوەی کە کارمەندی نوێدا نەمەزرێ ئەوەندە کارمەندێک کە هەشە لە نەخۆشخانەتانی ئەو بەشە سەرچیان نەتوانین پێ بەڕێ بین. بە هیوای ئەگەر لە داهاتوو دامەزران دەست پێ بکرا و بەشش بکەینەوە و چیتر پێویست بەوەی نەبی خەڵک ڕوانەی نەخۆشخانەکانی هەولێر بکەینەوە. ئاینی پیرۆزی ئیسلام ڕێز و پلە و پایی تایبەتی بۆ ژیانی مرۆڤ داناوە و زەوتکردنی ژیانی لە مرۆڤ بە هەر بیانویەک بێت یاساخ کردووە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت ئیسلام دژی هەر جۆرێک خۆکوشتنە و بە هیچ شێوەیەک ڕێگا بە مرۆڤ نادرێ خۆی بکوژێ یان بسووتێنێ. خی گەورە فەرمی ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. واتە ئێوە بە نفسی خۆتان لەناو مەبەرن بە خۆتان مەگوژن لەناو مەبەرن، چونکی خی پەروەردیگار ڕحم و بەزەیەکی زۆری هەیە بەرامبەر بە بەندەکانیە. ئامۆژگاری من بۆ باوکان بۆ برایان بۆ مێردەکان ئەوەیە تۆند و تیژی لە ئیسلامدا نییە. بۆ نمونە لەسەر مەسەلەی ناموس، لەسەر تەلەفۆنێک ئافرەتێک سووتێنراوە، لەسەر تەلەفۆنێک ئافرەتێک کوژراوە یا خۆت وایان لێ کردووە خۆی بسووتێنێ خۆی بکوژێ، ئەمە لەلایەنی ئیسلامدا ئەگەر ئافرەتێک زیناش بکە ئەبێت 4 شاهید هەبێ. بێگومان هۆکارێکی تر لەو هۆکارانەیەکەوە ئافرەتان دەبنە قوربانی خۆسووتاندن یاخود تێکدانی شیرازی کۆمەڵایەتی پەیدابوونی ئەو درە ئەمانەیە ئەو فلیمانەیە کە بە ئەنواعی شێواز هەوڵیان داوا دۆبلاس کراون هێناینە سە زمانی کوردی لە نێو کۆمەڵگەدا هەمویان نۆبەدارن بەرامبەریان ئەبێتە هۆکارێک کە لە مناڵیەوە مناڵەکانمان پەروەردە بکرێن کە لە ژێر قسەی دایک و باوک و کەس و کاری خۆیان نەمینن. لە سەرەتای ئەم ساڵەوە لە سنووری سۆران 21 ئافرەت بە هۆکاری جۆرا و جۆر سوتاون کە هەندێکیان قەزا و قەدەر و بەشێکیشیان خۆسووتاندن بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە بوون کە لە ئەنجامی ئەم ڕووداوانەوە 17 حاڵەتی گیان لە دەستدانی ژنان تۆمار کراون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.